پلانم بۆ دانا بەس پلانم پێوە نایە. ئەو لێ بێ سڵاوکاکیلان باشیت؟ ساڵی 2026 بەنیازی ساڵێکی چۆن بێ بۆ تۆ؟ وەڵاهی بڵم چۆنە بێ ئیشەڵڵا ساڵێکی باشە بێت ئیشەڵڵا. پلانێ بۆ داناوە؟ پلانم بۆ دانا بەس پلانم پێوە نایە. شتێکمان بۆ باس کرد بزان بەتەمای چی؟ وەڵای لە ئیشا حەزەکەم بەرەو پێشچوون بەخۆمەوە ببینم ئیتر پلانێکی باشم بۆ دانا بەس ئیشەڵڵا ئەڕوا بەڕێوە. هاوسەرگیری کردووە؟ بەڵێ. ئەی بەنیازنی بۆ نمونە سەفەری تیا بێت گۆڕاکاریە هەبێ شتێ هەبێ؟ بەرەوەڵا بەتەمای سەفەر و شتیش هەم ئیشەڵڵا بەس بزانم خوارێکێخە بە نسیبە بێت ئەگنا ئیشەڵڵا بەتەما. بەگەشتی ساڵی 2025 چۆن بوو بۆ تۆ؟ باش بوو خراپ نەبوو بەڵام ئەوە نەبوو کە خۆم ئەمویست بەڵام نەخوا بەزیابێت خراپ نەبوو. شتێکی تیا کە دووباری نەکەی تۆ لە ساڵی نوێیە؟ هیچ شتێکی وان نەوەڵا هیچ شتێکی وان نییە بەڵام بەعام باش بوو خراپ نەبوو. تەمەنای چیەکەی بۆ 26؟ وڵا تەمەنای ئەواکەم کە ساڵێکی باش بێت و بەڕێکی و ئیشەڵڵا بە لەشێکی ساف بەڕێ بکرێت.